تواندرا بە سوپاسەوە ڕەزامەندی بەڕێز وەزیری دارایی وەربگرێ لەسەر ئەو بڕەپارەی کە پێویست بوو تەمویلمان بکرێ کە بریتە لە نزیکەی 6 ملیار دینار. لێرە حەزەکەم منەوە بڵێم کە ئێمە ڕۆژانە بە دوادچوون بۆ پرسە کردووە چونکە پێمان وا بووە کە مافێکی یاسایی و شەرعی هەموو ئەو کارمەندانەیە کە هاوکارمان بوون لەسەر خستنی پرۆژەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵام بەداخەوە خۆتان ئاگادارن کە لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی سیولە یەک لە گرفتە گەورەکانە ڕاستی ئێمە وەکو ڕقم هەمان بوو بەڵام وەکو سیولە نەما بووە یان لەبەردەستماندا نەبووە تەنها پارێزگای هەڵەبجە بوو ئەویش لە کاتی خۆیدا تەوزیعمان کرد و دوانەخرا. داواش دەکەین لە بانقەکان کە هاوکارمان بن تاوەکو کۆتای ئەو مانگە ئینشاڵڵا بتوانین سەرجەم ئەو بەڕێزانەی کە ناویان لەو بانقانەی کە دیاری کراوە بتوانن پارەکانیان وەربگرن تاوەکو دەژن. بڕیار وایە بەیانی 8/5/2019 دەست بە پرۆسەی دابەشکردنی پارەی کارمەندانی سەرسندوقی هەڵبژاردنەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ بکە بەردەوام دەبێ وەکو ئەو خشتەیە کە لای خۆمانە تا 35. لە سەرجەم ئەو بانقانەی کە هەژماری بانقیمان لێ کردوتەوە لە بۆ نمونە لە هەولێر 24 بانق تەرخان کراوە بۆ ئەم بابەتە، لە سلێمانی و دەوروبەری 17 بانقە و لە دهۆک بە نزیکەی 12 بانق تەرخان کراوە بۆ ئەم بابەتە. 14,846 کارمەندمان هەیە ئەوە لە ئاستی پارێزگای هەولێر، لە سلێمانی 15,370 کارمەندی سەرسندوقمان هەیە، لە دهۆک 8,890 کارمەندمان هەیە و دیارە پارەی تەرخانکراویش بۆ کارمەندان بە پێی ئەو کارە بووە یان بە پێی ئەو ئەرکە بووە کە پێی سپێردراوە بۆ بەڕێوبەری بنکە و وێزگەوان 200,000، بۆ فەرمانبەرانی سەرسندوق و کاغەز ئەوەی کاغەزی داوە ناسینەوە ڕیزکردن پشکنین 150,000 تەرخان کراوە.